سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. هەرێم کەمەلاغا ڕایگەیان لەگەڵ پارتی نزیکین لە ڕێکەوتن. ڤەلا فەرید ڕەتی دەکاتەوە چەمچەماڵ بە پایتەختی شەهیدان ناوبنرێت. لوقمان وەردی ڕایدەگەێنێت بە هەدردانی زەوی لە سنووری هەموو شارەکان هەیە و تەنها سلێمانی نییە. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق ڕایدەگەێنێت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەسەر خاڵانە کۆکەکانی نێوانیان نزیکن لە ڕێکەوتن. هەرێم کەمەلاغا ئەمڕۆ ڕایگەیان مەسعود بارزانی و باڤڵ تاڵەبانی لە ڕابردوودا دانیشتون و تیمێکیان پێگەێناوە. کۆبوونەوەکانی ئەم تیمە قۆناغی باشی بڕیوە. بەوتەی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق هەرچەندە تا ئێستا هەردوو لە کاندیدی خۆیان هەیە بۆ سەرۆکۆمار، بەڵام یەکێتی و پارتی نزیکن لە ڕێکەوتن. جەخت لەوەش دەکاتەوە گفتوگۆکان بە ئاڕاستی باشدا ڕۆشتون چاوەڕوان دەکرێت سەرکەوتوو بێت. حکوومەتی هەرێمی کوردستان ئەو داواکاری دانیشتوانی قازای چەمچەماڵی ڕەت کردەوە کە داوایان کردبوو قەزاکەیان بکرێت بە پایتەختی شەهیدان و ئەنفالکراوان. لە ماوەی ڕابردوودا پێشنیازە یاسای ناونانی چەمچەماڵ بە پایتەختی شەهیدان لەلایەن پەرلەمانە و ئاڕاستەی هەردوو وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان و وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان کران تا بۆ چوونی خۆیانی لەسەر بڵێن. لە وەڵامی داواکاریەکەی پەرلەماندا ڤەلا فەرید وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان لە نووسراوێکدا کە ئاڕاستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانی کردووە ڕەتی دەکاتەوە چەمچەماڵ بە پایتەختی شەهیدان ناوبنرێت. ئەوەش خراوەتە ڕوو هۆکاری ڕەتکردنەوەکە ئەوەیە کە زۆرێک لە ناوچەکان خاوەنی شەهیدن و یادەکانیش لەسەر جەم ناوچەکان دەکرێنەوە. دانیشتوانی قازای چەمچەماڵ وە قەزایەکی خاوەن زۆرترین ئەنفەلکرا و شەهید ماوەی چەند ساڵێکە داوا دەکەن ناوی قەزاکەیان بنرێت پایتەختی شەهید و ئەنفەلکراوان و پەرلەمانی کوردستان لە وەرگرتنی ڕای حکوومەت لەم بارەوە وەزیرە پەیوەندیدارەکان پێشنیازی یاسایەکی لەو شێوەیەیان ڕەت کردەوە. سەرۆکی لیژنەی شارەوانی و گەشت و گوزار لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند بە هەدەردانی زەوی تەنها لە پارێزگای سلێمانی نییە و لە پارێزگاکانی هەولێر و دهۆکیش نکوڵی ناکەن. لوقمان وەردی کە هاوکات جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتیە لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاندووە ئێمە لەسەر ڕاستپاردەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لیژنەیەکی تایبەتمەندمان پێکێناوە بۆ بەدوادەچوون لەسەر پرسی زەوی و کۆی پرسە خزمەتگوزاریەکانی تر کە پەیوەندیدارن بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار. لیژنەکەمان سەردانی زۆرینەی پارێزگاکان و ئیدارە سربەخۆکانی کردووە. تەنها پارێزگای دهۆک و زاخۆمان ماوە کە بڕیارە لە سەرەتای هەفتەی داهاتوو سەردانی بکەین. ڕوونیشی کردەوە بە هەدەردانی زەوی لە سنووری هەموو پارێزگاکان هەیە، لە سنووری هەولێریش هەیە و لە سلێمانیش هەیە. وەک ئامار و داتا ئەو ژمارانەی کە باز دەکرێن داتایەکی ورد نییە، چونکە ئەمە زیادە ڕۆیە کراوە و لە هیچ شوێنەیەک تۆمار نەکراوە. دوای 6 مانگ لە کوشتنی ئیمان سامی نەسرە و بەماریا لە شاری هەولێر و دەستگیرکردنی براکەی کە بە کوشتنی ماریا تۆمەتبارە، ئەمڕۆ دایکی ناوبرا و ئامادەی دانیشتنی دادگا بوو لەسەر دۆسیەکە و ڕایگەیاند. هەندێک بەڵگەی دیاریکراو هەیە کە دادگا دەبێت بەو بەڵگانەوە بچێتەوە و لێکۆڵینەوەی لەسەر بکرێت. من کچەکەم لەدەستداوە و کوڕەکەشم لە زیندانە، لەگەڵ ئەوەشدا سوکایەتیم پێکراوە. لە کۆنگرێکی ڕۆژنەمەڵیدا کە پەیامنەری شاپرێز ئامادەی بوو دایکی ئیمان ڕایگەیاند هەرچی دەڵێن با بڵێن، کوڕەکەی من بکوژ نییە، ئەگەر بکوژ بێت ئەوە کەسی دیکەی لە پشتە و بە زۆر پێی کراوە. کوڕەکەم زۆر کچەکەمی خۆش دەویست و هاوڕێ بوون. ئەوەشی خستە ڕوو ئەو ڕووداوە لە کاتێکدا ڕوویداوە کە کچەکەم دەربەدەرکرا بوو، چونکە باوکی ژنی هێنابووە و ماریاش لە ماڵی مامەکانی توندوتیژیان بەرامبەر دەکرد و لیاندەدا. هەروەها کچەکەمیان لە دایکی خۆی کردبوو بە دوژمن. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا، شاد و بەختەوەر بن.